شاندی حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا نەگەڕاوەوە بەغدا و چاوەڕوانی وەڵامی وەزارەتی دارایی فیدراڵیە تاکو میکانزمی پێدانی پشتی هەرێمی پێبدات. ئەمەش لە کاتێکدایە هێشتا موچەی مانگی 6 و 7 فەرمانبەرانی هەرێم دابش نەکراوە و حکوومەتی عێراقی بە بیانووی وردبینی لە داتا و خەرجی و داهاتی هەرێم ڕەوانەکردنی موچە و وڵامدانەوەی شاندەکەی دواخستووە. پشتی پەسەندکردنا بوجا عراق بوجا فدرالی و پشکا هەرێما کوردستانی هەندێک ئاستەنگ هەینە نە دستوری نە قانونە هەردوو لایەن پەیوەندیا بکن دا ئەوان کێشە چارەسەر بکن و ماف و حقوقی دوان بینە. هەفتەیە ڕابردوو دوای گەڕانەوەی شاندەکەی هەرێم بۆ هەولێر ڕایانگەیاند کەیسی نەوت و تەواوی زانیاریەکان لەبارەی داهاتەکانی هەرێمی کوردستانیان خستۆتە بەردەمتیمی حکوومەتی عێراق و هیچ نەماوە بۆ جێبەجێکردنی یاسای بودجە و پێدانی پشتی هەرێم. ڕاوێژکارێکی پێشووی سەرۆکوزیرانی عێراقیش هۆشداری دەدات و دەڵێت چوارچەوەی هەمانگی دەوێت کودەتا بکات بەسەر ڕێکەوتنەکان و هەر بە هۆیەوە موچەی فەرمانبەرانی هەرێم دواکەوتووە. الانقلاب على الاتفاقات السياسية من قبل کودەتای سیاسی هەیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە کە بە شێوەیەکی بەرچاو و ڕنگدانەوەی هەبووە لەسەر ڕێکەوتنەکان هەر بەو هۆیەوە پەیدانی ڕێنماییەکان بۆ وەزارەتەکان بۆ جێبەجێکردنی یاسای بودجە دواکەوتووە و هەوڵێکی زۆری سیاسیش هەیە بۆ ئەوەی شایستدارەکان ڕەوانە نەکرێت. دواکەوتنی موچەش پەیوەندی بە هەمان بابەتەوە هەیە. رواتب موظفي إقليم كردستان جێبەجێ نەکردنی یاسای بودجە و پابەند نەبوون بە ڕێکەوتنەکان دوایین پێشاتی مەترسیدارە بۆیە هەندێک لایەنی سیاسی پیان وایە ئەگەر حکوومەت نەچێتە ژێرباری ڕێکەوتنەکان ئەوە دوجار تەمەنی کورد دەبێتەوە. شوان جەباری کوردستان 24 بەغدا.